کوردەکانی تورکمانستان. گەلۆ دەزانن چەند کورد لە تورکمانستان دەژین؟ لە تورکمانستان نزیک بە 100,000 کوردێک دەژین. ئەم کوردانە بە زۆری لە عاشقاباد، فیروزە، بایرام عەلی، غاڕی قەڵا و دەوروبەری چەمی ئەترەک دەژین. تاوەکو ساڵی 1980 کوردەکان ئامادەگیان لە کاروباری ئیداری ئەو وڵاتەدا نەبووە. لەو ساڵە بەدووە کوردەکان بەهۆی تورکمان باشیەوە بەشداری سیاسیان زیاد بوو. دەگوترێ سەفەر موراد نیازۆف کە بە تورکمان باشی ناودێر دەکرا لە ناو خانەوادەیەکی کورد گەورە بووە. سەفەر مراد گوتریدن گردنی ئیل دەتەتنە وترمەیار هێرکمی ömrün verdin, sen yine de birgili. هەروەها لە سەردەمی یەکێتی سۆڤێتی بەشێک لە کوردەکان بە زمانی خۆیان دەیانخوێن. لە دوای ڕوخانی یەکێتی سۆڤێتی زمانی کوردی قەدەغە کرا و جگە لە زمانی تورکمانی و ڕووسی ڕێ بە هیچ زمانێکی تر نەدرا. بینەرین ئاختێوێ سڵاوەرێزم هەیە کوردین تورکمەنستانی بەشێکی کوردی خۆرەسانێدی هێسابکردن ئانینە کووردا لە تورکمەنستانی دەما شاه عەباسی دەستپێدی بە 100 ساڵی هەڤدەدا تا 1740 دەما نادرشا بەردەوام دەبە. سەدەما ئانینە کوردان لە تورکمەنستانی پاراستنی سیرۆلên ئیرانی û بەلافکردنی şiiti bûye lê di nav 100 salan da Kurdên Türkmenistanê ji şiitî dûr ketine û Sünnîtî pejrandiye kabul kirîne bi zexmê Sünnîtiyê. Li gor lêkolîna me li Türkmenistanê 250,000 Kurd bavkurt jiyan dikin lê mixabin nod neselefovana hatiye asillekirin, hatiye bişaftikirin. Ana kesayeti xeyên milî û netewî vendakirine, zêdetirin Kurd. شایانی ئاماژەیە کەوا لە دوای پەیمانی ئاخاڵ لە ساڵی 1880 کە تێکڕای تورکمانستان لە دەستی ئێران نەما و رووسیا داگیری کرد بەشێک لە کوردەکانی خۆراسانیش لە تورکمانستان مانەوە. مێژونووسان 1000 ساڵ پێش ئێستاش باسی هەبوونی کوردیان لە خۆراسان و تورکمانستان کردووە. بەڵام ئەم کوردانە بە زۆری لە سەردەمی شاه عەباسی یەکەمی سەفەوی بە فەرمانێوی بۆ پەرپەرچدانەوەی هێرشی ئۆزبەکەکان لە خۆراسان جێگیر دەکرێن. گۆر هەژمارتنی گەلهێ 1950 نەها کورد لە تورکمەنستانê 50,000 her çiqas ne dema Sovyetê ne ji hilweşandinê Sovyetê Kurd ji Türkmenistanê tu derê koç nekirine hejmara Kurdan her tin kêm hatiye nîşan kirin. Mesela gor hejmartinê gelhê 2010 da Kurd li Türkmenistanê 6,900 kes hatiye nîşan kirin. Dema Sovyetê Kurdên Türkmenistanê Serkurdên Türkmenistanê tu zex du zulüm tune bû. Vê demê jî asimile hebû lê zex tune bû. Komalaya Kurdan hebû, Pirtixanaya Kurdî hebû, navedên çandê hebû. Lê piştî hilweşandina Sovyetê her tişt hatiye qadağa kirin. Taybetî 1950 da her tişt bû girêdayî navê Kurdaya li Türkmenistanê hatiye yasak kirin û qedexe kirin. Îro li Türkmenistanê tu komelaya tune, tu saziyên Kurda tune, her wiha tu mafê çandî tune. بەشی زۆری کوردەکانی تورکمانستان شیعە مەزهەبن. پەیوەندیان بە دنیای دەرەوە یەکجار کەمە. ساڵی 1990 لەگەڵ ڕووخانی یەکێتی سۆڤێتی بە کۆمەڵ سەردانی کەسوکاری خۆیان لە خۆراسان دەکرد. کاتی ئەوەیە تۆڕەکانی پەیوەندی لەگەڵ کوردەکانی تورکمانستان دابمەزرێت.